بناوی خوای بخشنده مهربان. الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. يا ربنا إنا نسألك علما نافعا وعملا متقبلا ورزقا طيبا مباركا. خۆشەویستەکان، ئێمە لە دەرسی عەسرانی پێشووە باسی سوێن خواردنمان کرد کە سوێن خواردن بە غەیری خوا یەکێکە لەو شتانەی کە قەدەغەی لێکراوە لە حەدیثی پێغەمبەرا صلی الله عليه وسلم. چەند حەدیثێکمان عەرزی بەڕێزتان کرد لەو بارەوە. يكيك لوانا من كان حالفا بالله فليحلف، من كان حالفا فلا يحلف إلا بالله أو ليسكت. وحديث كيتر كفي غمرة فرمي صلى الله عليه وسلم من حلف بالأمانة فليس منا. ولو بارو حديثي أوشمان باسكر ك من حلف بغير الله فقد كفر أو أشرك. طبعا هاد لو بارو يما اتوالين بلين هرگیز نبين راوا پیغمبری عزیز و خوشویست صلى الله عليه وسلم هرگیز سوني با غيري خوا خوارده به. خوي بو خوي هر او وكو بلي بس بو بلغا كبيغمبر صلى الله عليه وسلم لجيانيا سوني بوشي وازنه خوارده، يعني قد نيوتو سون بيا بيغمبر ابراهيمي باوكم، سن بێ پێغەمبەر ئیسماعیل بۆ نمونە کە ئەوان لە هەموو کەسێک وەکو بڵێ مەزنترن لە زمانی پێغەمبەرا صلی الله عليه وسلم. قەت نەبینراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شێوازی سوێنەکانی بەم شێوازە بووە. فەرموویەتی والذي نفسي بيده، بەو زاتەی کە نەفسی منی بەدەسە. سیرکەن، یعنی ئینسان ئەتوانێت بەو شێوازەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێن بخوا. بو ذاتي كنفسي مني بدسا. والذي نفس محمد بيده، بو ذاتي كنفسي محمدي بدسا. لا والذي بعثك بالحق، يعني هنديك لا أصحاب وان نا أي پیغمبر إخوة بو ذاتي كتوي ناردوا بحق. صحابة وتيانا لا ورب الكعبة، سينا قواردوا بپروردگاري كعبة. لهيج حديثي كي پیغمبر صلى الله عليه وسلم نهاتو كبيغمبر صلى الله عليه وسلم سوني بغير خوا خوارد به. تنها اويا عزي زكان ك لا حديثي كي مسلمة هاتوا للروايتي كان اجينا حديثك بچندين روايات هاتيا بشوازي تر بلام للروايتي كان هر صحيح مسلمة عليه أفلح وأبيه إن صدق. يعني قوايا پیغمبر صلى الله عليه وسلم كابرايك هات برسالي لپیغمبر صلى الله عليه وسلم درباري إسلام، درباري أو تشي كابا إسلام. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي شايت مان أمجا كابراوتي إترشي لسلام فرس كراوا. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي نوش، فرمي إتر، فرمي طبعا بينج فرزي نوجكي خوي بينج فرزي نوجكاني بيوت. فرمي إيتر، فرمي زكاتي مالكت بدي، فرمي إيتر، فرمي رجوع رمضان بقري، فرمي إيتر، فرمي حج مالي خوابكي، فرمي إيتر، فرمي هر أمانة، فرمي جقل أمانة هيج فرزي كتير يا پیغمبر صلى الله عليه وسلم فرمي نا أجر أمانة بكي تواو. طبعا أما أركان كان إسلاما، يعني أما لسرتا إسلامي شوبو محادثة. دوای ئەوە کابرا فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەو زاتەی کە تۆی ناردووە بە حەق من لەمە زیاتر ناکەم، لەمە نوقسانی ناکەم و لەمەش زیاتر ناکەم. خوا لێم ڕازیە بێ، فەرمووی لێت ڕازیە بێ. کابرا لێیدا و ڕۆیشت. کە لێیدا و ڕۆیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی سرفراز بو اگر راز بكا. أفلح وأبيه إن صدق، يعني سرفراز بو سوين بباوكي
ئەگەر ڕاز بکە. طبعا ئەم حەدیسە کە ئەڵێ وەئەبیهی، طبعا ئەمە زانایانمان بە دوو سێ شێواز لە یەکێ دەنەوە. یەکەم ئەڵێن ئەمە سەرەتای ئیسلام بووە، سوێن خواردن بە غەیری خوا وتراوە. یعنی مەسەلەن ئەوە تا ئەبینی عومەر یان غەیری عومەر خەڵکانی تریش سوێنیان بە باوکیان خواردووە. و هەر کاتێک مادام ئێمە حەدیثمان هەیە نەهی کردێ، ئەم حەدیثە هی کاتێ بووە پێش نەهیەکە بووە، دوای ئەوە پێغەمبەر فەرمووی کەس نەیخوا، کەوا بوو ئەم حەدیثە ناکرێتە بەڵگە سوێن بە غەیری خوا بخۆی. هەندێکتر لە عولەما ئەڵێن نا، ئەمە ئەم وەئەبیهیە غەڵەتێک بووە لە یەکێک لە ڕاویەکان. ئەگینا سەیری ڕیوایەتەکانی تر کە هیچی ئەبیهی تیان نییە، گشتی وەڵڵاهی تایە. جا وەڵڵاهی ئەگەر بنووسرێتەوە جاران نووسینی جاران نقطەی لەسەر نەبووە، نقطەی لەسەر نەبووە، نووسینی جاران نقطەی لەسەر نەبووە، یعنی هیچ نقطە لە قورئانیش نەبووە، لە حەدیثیشا نەبووە نقطە. یعنی مەسەن ئەبیهی نقطەی ژێرەکەی نەبووە، نقطەی دوویاەکەی نەبووە، ئەم نقطانە نەبووە، نە لە قورئانە نە لە حەدیثە. نقطە لەم ئەخیرە دانریا، بۆ خەڵکانی نەخوێنەوار دانریا، بۆ ئێمە دانریا، چونکە ئێمە نەخوێنەوارین، عەرەبی نازانین. بەس ئەوەی کە عەرەبی باشی زانوێ پێویستی بە نقطە نەبووە، پێویستی بە حەرەکات و فەتحە و زەمە و ئەمانە نەبووە، هەر نەبووە مە لە قورئانە. جا کاتێک نووسراوە وەئەبیهی، والله عولەما ئەڵێن ئەمە وەڵڵاهی بووە، بەس تۆزێک ئەگەر وەڵڵاهی بنووسیتەوە ئێستا تەماشایکەی، يعني والله بنووسیتەوە ئەگەر بە درێژی ئەوە ئەوێتە واللهی، بەس ئەگەر یەکێ تۆزێک کورتیکە هەندێک خەت هەیە لامەکان کورتەکەنەوە، هەر ئیسەیش هەیە هەمزەکە درێژ ئەنووسێتەوە لامەکان کورت ئەنووسنەوە، هەنێ خەت هەیە، هەنێ جێوازی خەت هەیە، ئەگەر سەیریکەی ئەتوانرێت معنای تری لێ ببنێت، واللهەکە بتوانرێت بکرێت بە وەئەبیهی. ئەڵێن بۆیە عولەما هەندێکیان ئەڵێن ئەمە تەصحیفە، یعنی ئەمە وەڵڵاهی بووە لە ئەسڵا، لەوە دوا وای لێ کراوەتەوە ئەبیهی کەوا بوو هەر ئەسڵەکە ئەگەڕێنە بۆ ئەسڵەکە کە وەڵڵاهیەکەیە. و ئەمەش والله عەلەم زۆرتر ڕێی تێچێ. بۆچی زۆرتر ڕێی تێچێ؟ لەبەر بەڵگەی زۆر، لەبەر ئەوەی کەوا یەک قەدەغەی لێ کراوە لە ئیسلام سوێن بە غەیری خوا بخۆی، و هەرچی ڕیوایەتی ئەم حەدیثە هەیە هیچی وەئەبیهی تیان نییە، سوێن بە باوکی تیان نییە. ئەم جا یەکێکی تر لە شتە سەیرەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەگەر بیستایە سوێن بە باوک بخوا سوێن ئەبێ سوێنی بە کەسی خۆی بخواردایە، نەک سوێنی بە باوکی ئەو کابرایە، کابرا خۆی لە جاهلیەتە بۆ تازە بۆتە ئیسلام، باوکی هەر کافر بووە، معقولە پێغەمبەر صلی الله علیه وسلم سوێن بە باوکی بە کافرێ بخوا کە پێشووتر کافر بووە؟ شتی وان نییە، زۆر زۆر دوورە لە عەقڵەوە ئەمە. بۆیە ئەم خاڵە ناکرێتە بەڵگە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم سوێنی بە غەیری خوا خواردووێ، شتیوان نییە بە هیچ شێوازێ، بە حەیاتی نەبیسراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم سوێنی بە غەیری خوا خواردبێ. ئەمە بابەتی هەفتەی پێش، یان دەرسەکەی پێشوو بوو کە لە کۆتایی هەفتەی پێشووە باسمان کرد، و ئین شاء الله حەزەکەم دڵنیابن لەسەر ئەوەی کەوا سوێن خواردن بە غەیری خوا دروست نییە، و هەر کەسێکی سوێن بە غەیری خوا بخوا بەڕاستی گوناحبار بووە. دەرسی ئەمڕۆمان باسی یەک دوو خاڵی تر ئەکەین کە ئەویش هەر گرنگە بۆ بەڕێستان. نابێت سوێن خواردنت منعت بکا لە کاری خێر، نابێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم قەدەغەی کردووە سوێنت خوارد لەسەر چ شتێ؟ لەوە دوا بینیت شتێکی تر هەیە لەوە خێرترە. سوێنت خوارد لەسەر چ شتێ؟ سوێنێ کاتە دەمتا لەسەر چ شتێ؟ لەوە دوا بینیت شتێکی تر هەیە لەوە خێرترە بۆ خۆت، بۆ ماڵ و مناڵت، بۆ ئەولادت، بۆ خەڵکی تریش. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی با سوێنەکە منعت نەکا لەو کارە خێرە، با سوێنەکە منعت نەکا لەو کارە خێرە، سوێنەکەت کەفارەتی بدە و سوێنەکەت بشکێنە و بڕۆ کارە خێرەکە بکە. طبعا ئەمە ئاەتی قورئانیشی لەسەرە، ئەمە ئاەتی قورئانیشی لەسەرە. خوای تعالی لا سورة بقرة آياتي 224 أفرمي ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس والله سميع
علیم ئەفەرمێ قەت با سوێن خواردنت بەخوا نەبێتە مانع ئەوەی کەوا تۆ چاکە بکەی کاری خێر بکەی سڵحی بینی خەڵکی بکەی با قەت سوێن خواردنت بەخوا نەبێتە مانع ئەوەی ئەگەر بینی طبعا ئاەتەکە ئەفەرمێ با نەبێتە مانع بەس لە حەدیثە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیسا حەدیثەکەتان عەرز دەکەم ڕوونتریە کاتەوە بۆ ئێمە کەوا ئەگەر سوێنیشمان خوارد سوێنەکەمان بشکێنین و کەفارەتی بدەین بڕۆین کارە چاکەکە بکەین ئەمە طبعا لەناو خۆمانە زۆر باوە ئەمە کابرا شتێکەکە یان لەسەر مەوزوعی سوێنێک ئەخوا دوای ئەوە ئیتر ئەنووسێتە قەیەوە ئەڵێ وەڵا بابە من سوێنم خواردە طبعا ئەمە سوێنی تەلاق نایەژم سوێن بە تەلاق نایەژم چونکە سوێن بە تەلاق مەسئلەیەکی ترە سوێن بە تەلاق مەسئلەیەکی ترە ئەویش ئێستا ڕوونیەکەمەوە ئەگەر لەبیرم نەچێ بەڵام سوێن خواردن بەخوا چونکە ئێمە وتمان نابێت سوێن بە غەیری خوا بخۆی وانە یعنی سوێن خواردن بە تەلاق شیرکە یا شیرک نییە یعنی کەسێ بێژێ بە تەلاقم ئەوە ئەکەم گوناحبارە یا گوناحبار نییە گوناحبارە یعنی ئێمە مسلمان نابێت سوێن بە تەلاق بخوا تەواو ئێمە بڕیمانەوە هەر کەسێ سوێنی بە تەلاق خواردووە گوناحبارە هەر کەسێ سوێنی بە تەلاق خواردووە گوناحبارە ئەوە ئێمە ئەوەمان بڕیەوە ئەوە مەوزوعە کۆتایی پێ هات ئەگەر سوێن تیش بە تەلاقیش خواردوێ زانایان وەکو ئیبن تەیمیە و ئەمانە ئەڵێن سوێنەکەت بشکێنە و کەفارەتی بدە و تۆبەیش بکە ئیتر جارێتر سوێن بە غەیری خوا نەخۆی و بڕۆ کارە چاکەکەت بکە وەک بڕۆ کارە چاکەکەت بکە بەڵام ئێمە ئێستا لەسەر ئەوە ئەڕۆین کە تۆ سوێنێکت خوارد بۆ نمونە ڕۆیتە ناو سڵحێکۆ بینی دوو کەست سڵح کرد بۆ ئەو مەوزوعە چووی کێشەیەکیان بۆ دروست کرد زۆر کەسەوانەی وا ئەچن سڵحەکەن لە بین خەڵکا لەوەدا بۆ خۆی ئەگیرێنە کاتێ مەوزوعەکە ئەگرێتە حاکم وەمانە ئەکرێنە شایەت و دوایەوە حاکم بانگیانەکا و مەشاکل و عەزیەتدان و ئەوانە پیاوی معقولی وا هەیە ڕئیس عەشرەتە بۆ خۆی بانگیەکەن بۆ مەحکەمە من ڕۆژێکیان لەگەڵ پیاوێکی ڕیشسپی دەمسپی قەومەکەی خۆی لە کفری بەیەکەوە زۆر برادەرین لە شارەوانی کفری دەرچوین بۆ ئیشێک ڕۆیشتین بۆ شارەوانی دەرچوین سیرم کرد مسەلحە هاتە بەردەم شارەوانی وەڵا کاکە ئەڵێ بێ سوار بە بە پیاوە معقولەکە ئیتر منیش ئەمەنە سیر بوو لەلام ئەم پیاوە شایستەی ئەوە نییە سوارم مسەلحەیکەی یعنی پیاوی ئەو پیاوانە نییە منیش تووڕەبووم لە پۆلیسەکە وتم عیب ناکەی چۆن وەم پیاوە بە ڕێزە ئەڵێی سوار مسەلحە بە چی کردێ وەڵا ئەمە مامۆستا ئەمە داوایان کرد لە سلێمانی وتم ڕوونی کەرەوە داوای چی ئەم پیاوە دزی کردە پیاوی کوشتە ئەم پیاوانەی ئەو پیاوانە نییە تو ئاوای پێ بکەیت وەڵا ئەمە وەختی خۆی لە کێشەیەک بین دوو عایلە مەوزوع ژن و تەلاق وەمانە لە مەجلیسەکە دانیشتووە ئەم بۆ ئەوەش نەڕۆیە هەر لەو مەجلیسە دانیشتە وەڵا کردیانەتە شایەت وتیانە ئەو لەوێ بووە کاتی ئێمە کێشەمان بووە ئیسا وە شایەت قبول کردیان مشکلەکە گەیەتە سلێمانی لە محکەمەی سلێمانی اینجا حاکم لە محکەمەی سلێمانی ناردێتی ئیلقاء قەبض بەم پیاوە بکەن چی ئەوێتە شایەت لەو مەوزوعە وەڵڵاهی ئەمە سەیرە ئەمە وات فیەکە ئیتر لە هیچ مەوزوعێکا تەدەخل نەکەی جاری وا هەیە ئەم کارە خێرانە محکەمە وا ئیگەنێنێ خەڵکی سوێن ئەخوا ئەڵێ ئیتر سوێن مخواب گرێتە نەڕۆ بەناو مەوزوع سڵحۆ ئەم مەوزوعە کە نەچیتە ناو مەوزوع سڵحۆ سوێنت خوارد طبعا لەوەدا مەوزوعێتر دێتە بەرۆ تەکلیف لە تۆکەن ئەڵێن فەرموو کاکە بێرە ناو مەوزوعەکە توش ئەڵێ سوێنم خواردێ حەزی شەکەی بچی بەس تازە سوێنت خواردێ ئایا ئەم سوێنە ئەبێ وات پێ بکەن نەچیتە ناو هیچ مەوزوعێکی خێری ترەوە ئایا ئەم سوێنە منعتەکات پێغەمبەر صلی الله عليه وسلم جوابی ئەم قسەمانە داتەوە ئەفەرمێ لە حەدیثێکە کە عەبدوڕەحمانی کوڕی سەمورە ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ قال لي رسول الله صلى الله عليه وسلم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی وإذا حلفت على يمين أجر سوينت خوارد لسر موضوعك فرأيت غيرها خيرا منها أجر بينيت تشتكي ترهي بيكي خير ترى بو دين ودنيات فأتي الذي هو خير برو كار خيرك بك سوينكت بشكينا وكفر عن يمينك وكفارتي سوينكت بدا
کەفارەتی سوێنیش ئێمە باسمان کرد وتمان چەندێکە کەفارەتی سوێن وتمان نانی دە فەقیرە ئەگەر نەت بوو طبعا نانی دە فەقیر یان کەلپەل بۆ کردنیان یان عەبدێک ئازادکەی ئەگەر ئەمانە نەبوو ئەم جا 3 ڕۆژ ڕۆژوو ئەگری هەنێ کەسێ غەڵەتە یەکسەر ێژە 3 ڕۆژ ڕۆژووە کەفارەتی سوێن 3 ڕۆژ ڕۆژووان نییە 3 ڕۆژ ڕۆژوو نییە کەفارەتی سوێن نانی دە فەقیرە ئەگەر نەت بوو ئەم جا ئەڕۆی بۆ 3 ڕۆژ ڕۆژۆکە ئەم جا ئەڕۆی بۆ 3 ڕۆژ ڕۆژۆکە طبعا ئێستا ئاەتەکەتانش بۆ خوێنمەوە لەو بارەوە کەوابوو ئەگەر تۆ سوێنت خوارد لەسەر مەوزوعێ ئەگەر بە باشت زانی ئەو مەوزوعە کە سوێنت خواردووە نەڕۆیتە نایەوە یان سوێنت خواردووە نەیکەی ئەگەر بە باشت زانی بیکە سوێنەکەت بشکێنە گوناحبارەوی گوناحبار ناوی کەفارەتی سوێنەکەت بدەوتەوە گوناحبار نابی لحديث ترى هاتو أبو هريرة بما نجريته طبعا هو حديثي كم متفق عليه حديث دهم في غمرة فرمي صلى الله عليه وسلم من حلف على يمين فرأى غيرها خيرا منها فليكفر عن يمينه وليفعل الذي هو خير إمامي مسلم بما نجريته عينا أو حديثي كيس عرستان أبو موسى أشعري أي جريته بمان طبعا ما شندين حديث عرستان كم أم حديث متفق عليه أفرمي إني والله إن شاء الله لا أحلف على يمين ثم أرى خيرا منها إلا كفرت عن يميني وأتيت الذي هو خير أفرمي پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي والله من إن شاء الله سوين ناخم حتى أبوم بكري پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي سوين ناخم أجر سوين شمخواد لسر چشتي دوائي چشتي كي ترم بيني باشتر بو سوێنەکەم ئەشکێنم و کەفارەتی سوێنەکەم ئەدەم و ئەڕۆم ئەو ئیشە ئەکەم کە باشترە و ئەڕۆم ئەو ئیشە ئەکەم کە باشترە طبعا خۆشەویستەکانم ئەمە زۆربەی جار لەناو عایلەیان ڕۆدا زۆربەی جار لەناو عایلەیان ڕۆدا بۆ نمونە باوکێک لەگەڵ ئەولادەکانیان ڕۆدا زۆربەی جار باوک سوێنەخوا لەگەڵ ئەولادەکانی ئەڵێ وەڵی ئیتر من ناڕۆم بە ماڵی فڵانە کەسی برام ئەی براو سەیرەکە خێزانەکەی حەزەکە مناڵەکان حەزەکەن ئەی خوایە گیان سوێنیشی خواردە نەچێ بۆ ماڵ براکەی یان نەچێ بۆ ماڵ خەزوورانی ئەوانیش حەزەکەن ئەلەیرەیە چێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ دڵی ماڵ و مناڵەکەت مەشکێنە مادام ئەوە بە باشتر ئەزانی ئەوە بکە کەفارەتی سوێنەکەت بدە کەفارەتی سوێنەکەت بدە بەڵام وریابن ئەگەر سوێنی تەلاق بێ ئەبێ بڕۆنە لای مامۆسایەکی ئاینی چونکە سوێنی تەلاق وەکو باسم کرد یەک حرامە کە تۆ وتوتە دویش ئەبێ مامۆسایەک ڕێنماییت بکە بەس سوێنەکانی تر هیچ مشکلەیەکی تیان نییە هیچ مشکلەیەکی تیان نییە کەفارەتەکەی ئەدەیت و سوێنەکەت ئەشکێنی طبعا بەر لەوە سوێنەکەت بشکێنە ئەمجا کەفارەتەکەی بدە چونکە تو خۆ نایە بەر لەوە کەفارەتەکەی بدەیت چونکە تو جا سوێنەکەت نەشکانوە کەی سوێنەکەت شکان و ڕۆیت ئەو ئیشە بکەی ئەمجا کەفارەتەکەی بدە ئەمجا کەفارەتەکەی بدە حديثي ترمانية بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرميل لئن يلج أحدكم في يمينه في أهله آثم له عند الله من أن يعطي كفارته التي فرض الله عليه بيغمري خوا صلى الله عليه وسلم أفرميل تو ضلي من على كانت بشكيني نەچی بۆ چشتێ گوناحبارەوی یان سوێنەکەت بشکێنی تو بڕۆی سوێنەکە عیسە تۆ دڵی مناڵەکان بشکێنی باشە بێژی وەڵا سوێنم خواردووە لەسەر ئەو مەوزوعە دڵی مناڵەکان بشکێنی باشە یان وەکو سوێنەکەت بشکێنی و کەفارەتەکەی بدەیت و بڕۆیت و دڵ مناڵەکان خۆشکەی کامیان باشە کامیان باشە مام فەتەح پێغەمبەر ئەفەرمێ صلی الله علیه وسلم سوێنەکەت بشکێنە ئەفەرمێ سوێنەکەت بشکێنە بڕۆ کەفارەتی بدە دڵ مناڵەکانت خۆشکە بەس وریابن ئەم مەوزوعە مەوزوعی حرام ناگرێتەوە بۆ نمونە تو لە مەوزوعێکا مناڵەکان دەڕۆن بۆ شتێ حرام بۆ شتێ گوناح تو سوێنت خواردووە نەچیت یان ئەوان نەچن وەڵا ئیسە شلۆبی تۆ بێژی وەڵا من دڵ مناڵەکان نە وەڵا لە حرامە مەچۆنەوە حرام. بس مادام تشتكى حرام نية
قەیچێکە دڵ مناڵەکان مهمە و زۆریش ئەمە ڕوو ئەدا خۆشەویستەکانم لەوانەیە ئێستا ئێوە لە ژیانتانە ڕووی دابێ ئەمە جا ئینسان دڵی مناڵەکانی نەشکێنێ پێغەمبەر صلی الله علیه وسلم وا هانمان ئەدا مەسەلەی کەفارەتی سوێن چۆنە خۆشەویستەکانم مەسەلەی کەفارەتی سوێن ئەمە مەوزوعێکە تۆزە گرنگە حەزەکەم تۆزێ مێشکتان بخەنە لام ئەمە زۆر غەڵەت ڕووەدا لەمە زۆر غەڵەت ڕووەدا لەمە خوای تعالی لە سوورەتی مائیدە ئاەتی 89 ئەفەرمێ تۆزێک ورد بن تا تێتان گێنم لەم مەوزوعات چونکە غەڵەتێ زۆر ڕووەدا لەم مەوزوعە خوای تعالی ئەفەرمێ لە قورئانە ئەفەرمێ لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ئەفەرمێ خوا لێتان ناگرێ ئەگەر سوێنێک کاتە دەمتانە قەستتان نەبوو مەبەستان نەبوو لەغو بوو لەغو کابرا ئاوێکت بوو ئاوە تێرێ شەربەتە تێرێ ئەفەرمێ ئاوە خۆی تو بڵێ نەوەڵا ئاواتە دەمتان نەوەڵا بەس لەوە دوا حەستیش لێ کرد یەکێ پرسیارت لێکە ئەوە دیۆ کە تو ڕۆیت بۆ تەعزیەکەی فڵانە کەس نەوەڵا هەروە هاتە دەمتان نەوەڵا بەرێ وەڵا ئەرێ وەڵا یان مەسەلەی کابرا چوار سیارەیە کە بی کابرا ئەوێ کرێکەت بدا نەوەڵا ناوێ نەوەڵا ناوێ ئاوە ئەو نەوەڵا کە تۆ قەسدت نییە سوێن بخۆی بەس هاتە دەمتا تۆ مەبەستت ئەوە نەوە بەس ئەگەر مەبەستت ئەوە بێژی وەڵاهی قەسەم بەخوا ناوێ پارەکەم بدەیت ئەو کاتە نابێ بەس هەروە لە دەمت دەرچوو جار وهەیە شتێک لە دەم دەرەچێ مەبەست خۆت ئەزانی لەناو دڵ و ئەزانی مەبەستت سوێن نەبوو بەس ئیتر تازە هاتە دەمتە پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ هیچ دەسەر نییە و بە سوێنیش حەساو ناکرێ چی ڕەحمەتێکە ئەمە هیچ لەسەر نییە و بە سوێنیش بۆت حەساو ناکرێ هەر کەفارەتیشی نییە هیچ سوێنت بۆ نەژمێررا ئەمە لە دەمت دەرچوو تو هەر نەتزانی ئاقا زۆر بمانەیە هەر قساکەجێ نەوەڵا بەرێ وەڵا ئەرێ وەڵا ئەم کەلیماتانە وایە ئەوە تا خوای تعالی ئەفەرمێ لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم خوا لێتان ناگرێ کاتێ لەغوێ کاتە دەمتانە پرسیاریان لە دایکە عایشە کرد لە دایکی ئیمانداران کەوا ئەم ئاەتە لەسەر چی دابەزیە ئەم ئاەتە کە ئەفەرمێ لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم أما لسر چی دابزی يعني أم آياته بو چی دابزی دایک عائشة فرموی لسر أما دابزی ها كابرا أجل لا والله بلي والله حتى بم لفظة أفرمي وعن عائشة رضي الله عنها قالت أنزلت هذه الآية لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم في قول الرجل لا والله بلي والله يا بلا والله ئەمە لەسەر ئەوە دابەزیە یعنی هیچ گوناحێکی لەسەر نییە وازحە براکانم ئەمەیان وازحە ئەی لەسەر چی لێمانەگرێ خوا ولكن ئەمە ئاەتەکەیە ڕۆی نووسەر ئاەتەکە ولكن يؤاخذكم بما عقدتم الأيمان خوا لەو سوێنانە لێتانەگرێ کەوا گرێ ئەدەن گرێ ئەها چشت هەیە گرێ ئەدەی یعنی ئیتر تەعکیدی لەسەرەکەی کەوا سوێنی لەسەر ئەخۆی لەسەر ئەوە خوا لێتە گرێ ئەی لێتی گر چیەکەی ئەگەر تو سوێنت لەسەر شتێ خوارد و پەشیمان بووی یا سوێنەکەت کەوت فكفارة أو سوێنە چییە إطعام 10 مساكين نانی دەفەقی ئەدەی لە چی نانێک لە چی خواردنێک من أوسط ما تطعمون أهليكم لوسط خواردني مالو مناڵی خۆت يعني خۆت لە ماڵۆ چییە خۆی بۆ نمونە جارجار گۆشت و برنج و تەرتیبات يعني ئەوە خۆی جارجاریش برنجە سوورەیەکە خۆی لە ماڵەوە جارجاریش نیسکێکە خۆی لە ماڵەوە جارجار مەسەلەن هەر چاوینانێکە خۆی لە ماڵەوە وانە تۆ چاوینانەکە حەساو ناکەی ئەوە کەمەکەیەتی گۆشت و ئینەکەیش حەساو ناکەی فاصڵی و برنجێ حەساوەکەی وەسەتەکەی بۆیە عولەمای ئێوە پرسیارەکەن ئەڵێن کاکە سەرفترە چۆن بدەی یا مەسەلەن پرسیارەکەن کەفارەتی سوێن چۆن بدەم ئەڵێ حەساو فاصڵی و برنجەکەی خۆ تۆ ئەگەر حەساو قۆزی بکەی لە بازاڕە قۆزی نازانم چەندێکت خوا
دەیە قۆزی 10,000 وایە یا مەسەن نەفەرێک کەباب لە بازاڕە لەوانەیە بڕاتە نزیکی 8-9,000 ئەوە حەساو ناکرێ ئەڵێ وەسەتەکەیش لەو برنجێک ڕێکوپێک لە بازاڕە بە 3,000 بە 2.5 تا 3,000 زیاتر 3,000 ئەگەر لەگەڵ ئاوێک و شتێک و ئاوە کەوابوو 3,000 تقریبا وە قیمەت ئەگەر وە خواردنیش بیدەی فاصڵێ و برنجێک بکە یعنی مەسەن چشتێک با خێزانەکەت لە ماڵەوە ئەگەر سوێنێکت کەوت خێزانەکەت لە ماڵەوە فاصڵ و برنجێک بکات ئەگەر خۆت شتێکیش بخەیتە سەری خراو نییە بینێری بۆ ماڵێکی فەقیری دراوسێکت یان ئەگەر مەرج نییە هەردەکەی بەیەکەوە بێ هەر کاتێ لە ماڵەوە چێشتێکتان کرد ماڵێکی هاوسێتانەیە فەقیرە گشت جارێ قاپێکی بۆ بنێرە خواردنی نەفەرێکیان بۆ بنێرە یا هی 2 نەفەر ئیتر تا 10 نەفەرەکە تەواوە بێ مەرج نییە هەردەکەی بەیەکەوە ئەگەر پارە بدەی وە پارە 30,000ەکە ئیسە لەم کاتە چونکە شلەو برنجێ دازە ئەگەر وە پارەش نەداوە خواردن دات خواردنەکە وەسەط بێ خواردنەکە وەسەط بێ ئەشکرێ یعنی وە چێشتکراوی نەینێری یعنی ڕێگای تر هەیە مەسەلەن بۆ نمونە برنجی مەحموود 10 کیلۆ برنجی مەحموود بنێرێتەوە 5 کیلۆ برنجی مەحموود لەگەڵ 1-2 کیلۆ فاسولێ لەگەڵ 1-2 قوتی ئاو تەماتە لەگەڵ زەیتێکە بینێرە ئەویش هەر ئەبێ ئەمیش هەر ئەبێ خوای گەورە یعنی شتەکانی حەل کردێ بۆ ئینسان ئەمە خواردن ئەتوانی لە جیاتی خواردن کەلپەلیان بۆ بکەی علەما ئەڵێن هەر مناڵێکی ئەگەر 10 کەس بوون لە ماڵوارێکی قەمیسێکیان بۆ بکە ئەبێ هەر یەکی قەمیسێکیان بۆ بکە ئەبێ يعني خوای تعالی فەرمی خواردنەکە بێ کەلپەلەکە بێ یان ئەگەر عەبدێک ئازاد کەوێتە ئەفەرمێ من أوسط ما تطعمون أهليكم أو كسوتهم كسوة يعني كالبل بوشاك كرنبري أو تحرير الرقبة يعني عبدك آزاد كي طبعا يسع عبدني لم كاتك كويلني آزادي كي فمن لم يجد أجر كسي أمانين أبو خالو محمود يعني أجر كسي أمانين أبو فمن لم يجد أجر كسيك باري إمكانياتي خواردني نبو يسا زلامة لم كاتا ناتواني خواردن بدا ناتواني خواردن بدا يعني إمكان يعني زمان وابو خواردن زور زور جران بو ما مصعلي خواردن ئەمەنە گران بووە ئینسان بە ئاسانی پێی نەکریا ئەگەر خواردنت نەبوو ئەی چی بکەی بیدەی ئەفەرمێ فمن لم يجد فصيام 3 أيام ڕۆژووی 3 ڕۆژ ئەگەر ئەوە نەبوو براکانم ئەمجا 3 ڕۆژەکە فمن لم يجد ئەوە تا ئەفەرمێ ئەگەر نەبوو ئاخر ئیسە ئێمە لای خۆمان یەکسەر ئێژێ سوێنێکم خواردێ دەی بیشکێنە 3 ڕۆژ ڕۆژوو بگرە ئاخر وان نییە برا ناوێ یەکسەر بێژی 3 ڕۆژ ڕۆژوو بگرە ئاخر کابرا پڕ گیرفانی پارەیە چۆن 3 ڕۆژ ڕۆژوو یا معاشی 700,000 سێنێ چۆن 3 ڕۆژ ڕۆژوو بگرێ وەڵا برا ناوێت 3 ڕۆژ ڕۆژ ئەبێ خواردنەکە بدە فمن لم يجد فصيام 3 أيام ذلك كفارة أيمانكم أما كفارتي سوێنەکانتانە إذا حلفتم ئەگەر سوێنێکتان خوارد و شکانتان واحفظوا أيمانكم ئینسان پارێزگاری لە سوێن خۆی بخوا کاکە سوێن مەخۆ ئینسان پارێزگاری لە سوێنی بکە کاکە سوێن مەخۆ ئەگەر خواردتیش بی پارێزە ئللا مەگەر شتێکت بینی خێرترە ئەو کاتە ئەتوانی بیشکێنیت و شتە خێرەکە بکەیت بەڵام بۆ نمونە تۆ سوێنت خوارد وتت جگەرەکێشی سوێنت خوارد و سوێن بێت وەڵڵای ئیتر گرێ من جگەرە نەکێش ئەی ئەمە دوای 2 ڕۆژ وڵا دوایەوە بێتەوە بەخوا مامۆستا سەرم زۆر ئێشێ و چاوم ئاوەکا و گەرەکمە سوێنەکەم بشکێنم و ئەمانە وەڵڵا برا ئەمە نەیشکێنی باش خوای تەعالا فەرمێ واحفظوا أيمانكم با تۆزێ سەرت بێشێ و چاوت ئاو بکە ئینشاءڵڵا دوای مودەیەکی تر وا خۆ ناوێ ئینسانەوە زەعیف بێ کردم هەڵامەتێکت کرد دوای باش ئەبی دوای بەرە باش ئەبی و مادام حرامێکت واز لێهێناوە شتێکی زۆر زۆر چاکت کردووە دەستخۆشی تیش لێەکەین تێگەن برا بەڕێزەکان و ئاخر شتیش عەرزتانێکم لەبارەی سوێنەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ طبعا حديثك أبو هريرة يجرته متفق عليه أفرمي جوم لبيغمري خوابه صلى الله عليه وسلم فرمي الحلف منفقة للسلعة
ممحقة للكسب أفرمي سوين خواردن لسر شت كأيفروشي اشتكت أخات قيمته بلان بركت لمالكة نايله ئەوانەی وا سوێنە خۆن لە بازارڕە والله ئەوەنەم پێدا حتا بەڕاستی شووە ئەمە با سوێن ڕاست دەخات طبعا ئەوە سوێن درۆ ئەوە زانیتان چییە معناک سوێن ڕاست حاز سوێن ڕاست پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی شتەکە دەکەوێتە قیمەت تەواو تۆ ئەو شتەی واوتت تەواو ئەکەوێتە قیمەتەوە بەڵام بەرەکەت لە ماڵەکەت نامێنێ سبحان الله سەیرەکەی ئەو پارە و ئاسانی ئەڕوا سەیرەکە نەما هیچ بەرەکەتی تیا نییە بۆیە ئینسانی مسلمان لەسەر خێریش لەسەر حەقیش لەسەر ڕاستیش سوێن نەخوا باشە بە تایبەت لە معاملە و کاسبی ئەوە حەدیثێکی ترمانەی ئەبوو قەتادە ئەیگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئیاکم ئامان ئیاکم وكثرة الحلف في البيع ئامان زۆر سوێن مەخۆن لە مەسەلەی کڕین و فرۆشتنە فإنه ينفق راسا اشتكت أخات قيمته ثم يمحق بلام بركتي تيا نايلي اشتكت أخات قيمته بلام بركتي تيا نايلي بوي إنساني مسلمان أبي زواني خوي بباريزي داواكارم لخوي قورب خاطرنا وجوانكاني خوي رحمان بيبك إصلاح من بك زوان من لقناح بباريزي كردوي خراب نكين يا ربي خوي بخاطرنا وجوانكاني خود من باريزي يا إله العالمين ئەگەر گوناحێکشمان کرد یەکسەر تەوبە بکەین و بگەڕێنەوە یا ربی نەیەلین حەقی کەس بکەوتە لامان یا رب العالمین یا ربی خوایە ئیسلاحی حاڵمان بکە یا ربی خوایە ئیسلاحی ماڵ و مناڵمان بکە ئیسلاحی خێزانەکانمان بکە لە خراپە بە دووریان بگرە یا رب العالمین بیان پارێزە یا رب العالمین خوایە ئێمە توانای ئەوەمان نییە بەڕاستی چاودێری دانە مناڵ و کوڕ و ژن و ئەمانە بکەین خۆت خاوەنیانی خوایە ئەیدەنە دەستی تۆ خوایە گیان خۆت ماڵ و مناڵمان بۆ پارێزە یا رب العالمین یا ربی خوایە گەنجانی مسلمان لە خراپە بپارێزە یا ربی خوایە ئیسلاحی حاڵیان بۆ بکە خوایە ئەم زروفیان بۆ چاک بکە خوایە وا بکەی زەمانەیە بێنیتە سەرا کە گەنج دڵی بە وڵاتی خۆی خۆش بێ دڵی بەم ژیانە خۆش بێ خوایە یا رب العالمین خوایە ڕەحم بە پیاوە بەتەمەنەکانمان بکە یا ربی خوایە تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ بکە خوایە بیان پارێزی لە نەخۆشی خراپ یا رب العالمین خوایە پەکیان نەخەی یا رب العالمین یا ربی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت شیفای نەخۆشەکانمان بدە یا ربی ڕەحم بە مردوەکانمان بکە یا ربی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکە خوایە ڕەحم بە باو باپیرانمان بکە کە پێشان مردوون یا رب العالمین یا ربی یا إله العالمین کوردستان لە بەڵاو موسیبەت بپارێزە دەستی زاڵم و ستەمکار باڵ نەکێشێ بەسەر وڵاتمانە یا رب العالمین آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين